تعجیلی نەورۆزە لەبەر کردووە ئەم شەو چاوەڕێی چیەکەی؟ ئینشەڵڵا بە هیوای نەتیجەیەکی زۆر باش بۆ یانی نەورۆز. پێشبینی چە دەکەی؟ داڵم 2 بە 1 بۆ نەورۆز. 2 بە 1؟ ئەو پاڵپشتیانەی خەڵکی کوردستان چۆن ئەبینی؟ دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی برایەتی و یەکگرتووی کوردستانیان سەلماند لەم هەڵوێستە جوانیان بەرامبەر یانی نەورۆز بەو کۆمەک و هاوکاریانی پێشکەشیان کردنەوە سەلمان 2 کۆد و یەکسانە بێ. ئێرە تا چەند شیاوە بۆ خانمان؟ هیچ کێشەیەکی نیە و زۆری شیاوە ئەبینین ئەمە یەکەم یاری نییە ئەلا پارەوە تا ئێستا چەندەها خانم بە ئازادیەت و هیچ کێشێکی نیە. شەرەمجاتەی بۆ ئێرە؟ نازانم. ئەمە کچی خۆتە؟ چۆنی؟ بە پێخێری جوابێتەوە؟ دڵی خۆشە بەڵێ. حەز لە یاریە؟ بەڵێ. ئەرەوەدا؟ لە ماڵۆ زۆر قسە شکرا وایە؟ زۆر ئارەوەڵە. سەرچی یاوەتەوە؟ وەڵا نازانم. ئەبێ دایکی بێ. سپاس بۆ تۆ. تۆ چاوەڕێی چەند مەچەندەکەی؟ 3 بە 2. 3 بە 2. تۆ پێشبینی چەندەکەی؟ 3 بە 1 بۆ نەورۆز. چەندێکە هەندێری نەورۆزی؟ هەر لە سەرەتاوە زۆر لە مناڵیەوە هەندێری نەورۆز. چەند ساڵ؟ وەڵای تقریباً لە 12 ساڵیەوە من هەندێری یانی نەورۆزم. پاڵپشتی وەکو هەندێرێک چۆن پاڵپشتی یانی نەورۆزەکەی؟ بە هەموو شێوەیە ئامادەبم لە یاریەکانیانە و لەلایەنی هاوکاریشەوە هاوکاریم کردم بۆ کۆمەکەکەی کە پێویستیان بوو. هەڵوێستی خەڵکی کوردستان چۆن ئەبینی؟ زۆر بەرزەی من خێنم زۆر سپاسی هەموو شارەکانەکەم کە بە هەموو شێوەیەک هاوکاری یانی نەورۆز.